بەڵام بەداخەوە هەر پاشماوەیەکی زۆر کورد بۆمان دەرکەوت کە زۆرێک لەوانەی دەسەڵاتدارن ئیمڕۆ لە بەغدا نەک هەموویان بەڵام زۆریان تەنها دەم و چاویان گوڕاوە ئەگینا هەڵگیری هەمان عەقلیەتی ئەنفال و کۆمەڵکوژیەکان. پشتەستور بەم جۆرە گوتارانە و لە پێناو ڕاگەیاندنی دەوڵەتی کوردی هاوڵاتیانی هەرێم بەشداریان لە ڕیفراندۆم کرد بۆ ئەوەی خەونی چەندین ساڵەیان بهێنرێتە دی. نێتی بەشداریکردنم بە نێتی ئەوەی کە کورد جارێکی تر لە ژێردەستەیی و نەهامەتی دەرچێت لە ژێردەستی عێراقا لە پێناوی سربەخۆییە بۆ گەلەکەمان. ئەرکی خۆ بەجێگەیاند ئێستا چاوەڕێکیەکەی لە کێ؟ ئێستا چاوەڕێی نەتیجەیەکی باشەکەم لە سەرکردەکانمان. بەشداری ڕیفراندۆمت کرد؟ بەڵێ. نیەتت چی بوو لە بەشداری؟ نێتمەوە بوو ئینشەڵا ببین بەدەوڵە. زیاتر لە ١٩٢ دەنگدەران بە دەنگی بەڵێ ئەرکی ڕاگەیاندنی دەوڵەتی کوردیان خستەوە سەرشانی سەرکردایەتی سیاسی کورد کەچی وا هەست دەکرێت بەرپرسان گوتاری سیاسیان گۆڕاوە. ئەم ڕێفڕۆندۆمەی ئەنجام دراوە نەبوو فەرزکردنی ئەمری واقعە و نەبوو دیاریکردنی سنوورە بەڵکو بوو ئەوە بوو گەلی کوردستان بە شێوەیەکی دیموکراتی و ئاشتیانە ڕێی خۆی لەبارەی چارەنووسی خۆی دەرببڕیت. جارێکی تر داواتان لێ دەکەم وەرن بۆ بە گفتوگو چارەسەری کێشەکان بکەین داوا لە بەڕێز حەیدەر عەبادی و هەموو هێزوولایەنەکانی عێراقی دەکەم ئەوانەی بڕوایان بە گفتوگو هەیە دەرگای حیوار دانەخەن چونکە تەنیا حیوار و گفتوگو چارەسەرە. ئەوەی لە سەرشانی هاوڵاتیان بوو بەڵێ بوو بۆ دەوڵەتی کوردی گەرچی بە بڕای بەشێک لە سیاسیەکان هەرێم پێشتر ئامادەکاری بۆ پرسە نەکردبوو بەڵام دوجار هەنگاوە گەورەکە کەوتووەتەوە سەرشانی سەرکردایەتی سیاسی کورد و هەمووانی چاوەڕێ دەکەن ئەو هەنگاوە لەسەر حسابی هاوڵاتیان نەبێت. من وابزانم ئەم هەموو وەزعی کە ئێستا ئێمە توش بووین دەوڵەتان و دەور و بەر و بەغا و هەمووی دیت کاردانەوەیان چۆنە وابزانم بەوردی لێ نەخۆڵینەتەوە لە ئەوەڵەوە ئەوانەی کە ڕفراندەمیان بریارداوە بەڵام بە هەر حاڵ ئێستا ڕفراندەم کرا و خەڵق دەنگیدا و زۆربەی هەرە زۆر 93 تقریبەن لە ١٠٠ وتیان بەڵێ بەڵام بۆ سربەخۆیی ئێستا ئەم قۆناغی ئەوەیە یا ئەوە تەبعاً پێویستی بەوەیە یەک ریزیەکی تەواو هەبێ قەت ئەو یەک ریزی ئێستا کافی نییە بۆ ئەوە دەبێ هەموو حیزبەکان هەموو لایەنەکان بە پەرلەمانەوە بە حکوومەتەوە خەریکی بنچکە ئەمە کارێکی زۆر زۆر قورسە. ڕیفراندۆمی هەرێمی کوردستان لە کاتێکدایە هەرێم گیرۆدەیە بە چەندین قەیرانی سیاسی و ئابووری و یاسایی بە بڕای بەشێک لە چاودێرانیش لە 26 ساڵی ڕابردوودا هەردوو حزبی حکومڕان نەیانتوانیوە لە بیری پلانی سربەخۆیی دابن و بیر لە بنیادنانی ژێرخانی ئابووری و پەیوەندی ئەقلیمی و دەرەکی بەهێز بکەنەوە. هەر بۆیە هەنگاوەکان بۆ ڕاگەیانی دەوڵەت دوور نییە هەرێم ڕوبەڕووی مەترسی ئابووری و سیاسی و ئەمنی زیاتر بکاتەوە کە پێدەچێت دیسان هەر هاوڵاتی قوربانی دەری یەکەم بێت. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.